سڵاو ڕێز الو سڵاو ڕێز بەڕێز جیبرێ کاکە بەڕێز من ناو قادر نادرا ئەسوی تەلەفۆن دەکەم دەزانیشی ئەوەڵا هەندە پرسیارم ئەو سەرۆک لیستی پارتی و بەرپرسێکی پارتی لە هەولێرەی ئەو دەنگەش تەزیل دەکەم دوایان نەڵێ تەزیل ناکەی تر لە خۆت کو جواب دەدەیەوە ئەو دەک بەڵێ فەرموو لە بۆ خۆتە دەدەی و قسەت لەگەر بکەمیان لە بۆ چی یانی نادەدەمە میدیای دوایەوە بڵاو دەکەمەوە لە فەیسبووکی خۆم فەرموو ئاگوتم دایان نەڵێوەکی فرسە سۆفی شەروام لەگە کردایەوە لە هەموو شوێنێکدا کاکان بۆ یان ێستا تو سەرۆک لیستەکی پارتی باشە بەس بەم بڵێ لەو هەموو خەڵکی هەولێرێ دەگرن ڕۆژ نییە هەفتە نییە ئەمە هەر نەسین لە خەوێ ئەوە گیرا ئەوە ڕفێنرا ئەوە یعنی باشە لۆنگۆ هەست بە خۆتان ناکەن ینی ئەو هەموو ئیهانەی خەڵکی هەولێر دەگە بە خۆش کوڕ هەولێریەکی خەڵک دەگیرێ نەدەدرێتە دادگا خەڵک دەگیرێ بەر لەوەی خۆ پیشاندان بکاتن خەڵک دەگیرێت چ ڕۆژە نەدرایتە دادگا ئەخر ئەو چ قەشمەری خانەکە هەیتان وڵی نازانم تو لە چەند دەر لە چ مەریخە قسە دەکەی ئەگەرنا خەڵک ناپێنرێ لە هەموو دنیای خەڵک جیران هەیە قانون بووە سعات سێ شەوێ یەک دقە دوێنێ شەوێ سعات سێ شەوێ بژار ئەوە ئومێد بە ڕۆژچی دوێنێ سعات دوازدە و یەکبەر بووە سعات سێ شەوێ ڕفێنرایە لە دهۆچێ هەر کەسێک بگیرێ لە وڵاتێ بێ قانونە سعات سێ شەوێ بووە قانون بە 6 سعاتی بگیرێتەوە سێ شەوێ سعات یەک شەوێ بووە توخوایە قەوس لە چەند دەردەژی من لە سوید دەژیم بەزە تو لە کوردستان خۆمانەوە نییە یاسای قەشمەری خانە دابدرێ بۆ سعادێت شێ بستنە سەر هێ من مامەندی تو زانی بڕک حەزنێ مفرەدی بڕک بە ئەدەب بەکاربینێ قەشمەری خانەوەوانە نییە ئێد ناوی چی لێ دەنێ ئەتو ناوی چی لێ دەنێ بیست پرسیار بکەی ناگەڕێت جواب بدەمە بە سەعادە بکەم بەڵێ دەی جنابت لە سوید دەژی لە وڵاتێکی ئەوروپی دەژی لە وڵاتێکی سەروەری قانون دەژی خەڵک نی ئێستا ینی گرتوخانەکانی سوید کەس تێدا نییە بەس گرتوخانە زانی چۆنە لە سوید کە تۆمەت شتەبی پێ دەڵێ کەنجی لێ دەتەوێ بچێ زیندان و دەچێ زیندان و مەحامی تەیە و هیچ تۆمەت یعنی هەزار یەک ڕێسکەی خۆ من ناڵێ خەڵک نابی بژیرێ بەس کاچی من خەڵک هیچی نەکردیە دەی ئاوێنە ژۆرێ بەس وەرە بەم برێ حاکمنی قرار بدێ خەڵک چی کردی لە باشم پرسیارەکرد لێ بکەم لێگەڕ بە پرسیارەکان کەس جواب بدەمەوە بڵێ ئەتو حاکمنی قرار بدەیت خەڵک چی کردە چی نەکردێ بە پێی یاسا هەر کەسێک لە یاسا لابدەجە لە هەر لەو پۆست و لە هەر حزبێک و لە هەر گروپێک و لە هەر گەڕەکێک و لە هەر گوندێک و لە هەر شارێک بیتن بە پێی یاسا دەگیرێ برای من باشە پرسیارەکە لێ بکەم کەمالی سێ قادر 30 ساڵتان حکومدا ئەدی کو هاتە دەرێ بەپێ ئەو قانونەی کە حکمیدا بەپێ ئەو قانونەش لەوانەیە محامیەکی گرتبیتن و بە کەفالەت بەربوو کورە کاکە هەمومان دەزانێت چیروان چوو بە خۆی دەری نادەرێ پرسیارەشکە لێ بکەم ئەو شتانە لە بۆ چێ باز دەکەی پرسیارەشکە تو ویژدانت زای دووشێ باز دەکەم دوەیەکەکی باز دەکەم لە خەیاڵ دەژی لە فانتازیا دەژی باشە باش پرسیارەشکەمان هەیە حتا سبەینە قسە بکەم هەرجێت دەدەگرم بەس جێ لە من بگرە برای من جەنابەت لە سوید دەژی هەر ڕۆژێ پەلاماری یەکەچی دەدەی هەر ڕۆژێ لە فەیسبووکە جون بە یەکەچی دەدەی یعنی ڕۆژێ قسە دەکەی یعنی ئەوە چ قانونێک پرسیارێک لە جەنابەت دەکەم ئەتوو بە چ قانونێک پەلاماری دار و بەردەدەی بەس قانونێک پەلاماری چێماندایە یعنی ئەماوە چی بوو وا تەلەفۆن لەگەرە من دەکەی وەکو دوی سەروەرە بە مناقەشە بکەین بەڵێ یەکێکمان قەنەعاتمان بە یەکێکمان بینین نە ڕاستیەک با پێت بکەم نە هەموو ڕاستیەکان لە لای تووە نە لای ئەو کەسانەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ناو میدیا خەریکە شیرازەی کۆمەڵایەتی دەشێنن ئەمن پرسیار لێ دەکەم ئەگەر جەنابەت کابرایەکی کوردی ئەوروپی و لە ئەوروپا دەژی و ئەوەندە ئازادی خواز و ئەوەندە قانون ویست و ئەوەندە دیموکراس خوازی بەس پێم برێ بەچی یاسایەک ئەو جۆرە قسانە دەکەی کە ڕۆژانە ئەتوێکی وەکو چمان کردیە دەکرێت پێمان بڵێ لە کوێ جوونماندایە وەچینگ و عەزە ئەمنا پرسیارە لێ دەکەم تو نارێت جوێن دەدەی دەیەک جوونی من بێنە دەیەک جوێن کورە براکەم ئەتو تۆمەتێک دروست دەکەی هیچ بەڵگەت پێ نییە یعنی مەسەن ئێستا ئەمن بە تو بڵێم کۆیلا بنمونە ئێکاچی من ئەوە مفرەداتەکی سیاسیە خۆ هەر ئەگە بەیەکێک بڵێن سویەکی ئاب ناپاک
ئێستا ئەمن لەگەرت بکەم ئێستا ئەم تو جون بێک دیدێنم وەچ تو ناکەم بە هێدی وەرە بە مناقەشەشی ئێ من وا پرسیارەکە لێ دەکەم پرسیار گوێن لای تو چییە؟ بە من برێک کۆیلە گەر نەمای بە من نەگوتوانی ئێ بکاکە مفرەداتی ڕاوەست وەختت دەدەمێ مناقەشە دەکەی ڕاست ئەمن و تو ئێستا تو بە من برێک کۆیلە باشە ئەمێن مەزدەڕەکەم دیارە بیر و باوەڕەکەم دیارە ئایدۆلۆجیا و تێکفکرینەکەم دیارە بەدیتنی تو تەئیدبوونی من لەو بیر و باوەڕێکە ئەمن لە پێناویدا خۆم دەکەم بە قوربانی ئەمنت پێ کۆیلەیە ئەرێ بێ زەحمەت دەنابێت کۆیلەی چ باوەڕەچی باش زانیتیان با قسەک بەوە جواب بدەمەوە کۆیلە ئەوەیە کاتێک کە تو دەیان تاوان دەبینی دەیان ناپاچی دەبینی هەردا کۆچی لێ دەکەی لە پێناوی بەرژەوەندی خۆت ینی ئەوە نابتە باوەڕی سیاسی ینی بە هەموو قەنەعەتی خۆتان بێتان کەسانە قارەمانتری ئەوانەی دێترێنە لەوەرە لە کوردستان پێک من دژی کۆیلەکان بین وەرە من تو پێک و دژی گەندەڵی بین کورە براکەم خۆ من یەک چار جاراتیمەوە دوو چاوی من ئەو خەڵک هیچی نەکردە دەی بەنە ژۆرێ 1001 تۆمەتی لۆ دروست دەکەن نۆرەی ئەمێ بەس پرسیارەکە لێ بکەم کاکە بۆ باز دە جوێن دەکەن هەرچەندە با نەچینە سەر ئەوەی کاچی من ئێستا هەر یەک لە بەرپرسەکانی گۆ پارتی یەکێتی بژیرێ بە تۆمەتی ناپاچیە بە تۆمەتی دزیە تاڵانیە بنمونە ئەمە ئەو قسانە دەڕێن ئەوە جوێن نییە ئەوە تۆمەی سیاسیە ئەگەر وە چینگۆ بە خەڵکمان گوت بیگەوە تەرەس ئیلا ئاخیری لە میدیاکان ئەگەر لە وشەکی وات لە ئێمە دیت تۆ حەقت بەهەرحاڵ یعنی ئەم با پرسیارەشکە لێ بکەم کاکە با نەکەوینە ناو ئەو نیقاشە سڤستاییەی بیسارە لە ئیعلام و لە کاری ڕێکخراوەی ئەوە حەفت ساریشە لە بەرنەمانم لە ژیانتدا ئەو شانە ئێمێستا ناتوانم دووبارەش بکەمەوە وەکو تو ئەو زمان کورە براکەم بڕۆ ناو میدیای خۆتان بڕۆ لە شەڕی ناوخۆ من لە هەولێرە بووم داگ خوشت یەکترتە هی ناگۆڕە چاوەکەم بە قوربان باسی هێرۆی دەگرا باسی من مەک یعنی من لە هەولێرە بووم دەزانم چ زمانێکتان هەبوو بڕۆ سەیری خەبات بکە بزانم چ وشە تێدا دەگوترا بەس کاچی من بە هەر حاڵ باواز لە وشانە بێنین نەکەوینە ناوەی ئەعلامی کوردی هەموو ئەعلامی کوردی لە سەردەمی شەڕی ناوخۆ لە ڕاپەڕین و پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین باشەقەی تەنابەت زوونی نەدایە یعنی زوونی وەچی چمدایە دە باشە دەوەرن لەو سویدە شکات لەم بکەن باش نییە ناوێرە شکات کە نزانی لۆ لەبەرەوەی ئەم تومەی سیاسیم کردیە کورە براکەم فعلا ناتوانێکی من بە جەریئانە قسە بکەی دەردی دڵی خۆت وێ هەزاران کیلۆمەتر بڕیە لە وڵاتێکی ئەوروپی جنسیەکە لە جیرفانی دایە قسەی گەورە دەکەیەوە جەریئانە بیتن دەبێ هەمومان ئەو کوردستانە بەجێ بێلین لە دوورەوە کاچ من ئەمن هەر شتێکم کردبی لە وڵاتە قانون هەیە دەتوان بەگرتم بدەن پۆلیسێ لەبەر چاوتان تێم دەگەی ئەم لەبەر چای پۆلیس دەکەومە دوو کەتیمە دوو فەلاح مستەفای ئەمە وەکی ئەو گروپە ئەو کەسانەنینەوەکی جەنابەت بیر دەکەنەوە وڵاتی خۆمان خۆش دەبێت بە توش وڵاتێکی ئەو وڵاتە من نایە تم ئەی وڵاتی خۆمان بشێوێنێ قانون هەیە کە گەڕایەوە کوردستان بەپێی و قانونەی خۆمان ئەمە تەسەڕوف دەکەین کورە چاوی من سەد نەتەوەی ئۆپۆزیسیۆن هەیە زۆر لەمە ڕادیکالتر ئیش دەکەن ئەو خەڵکە نیشتیمانی خۆی خۆشنوێ من چنە قسم هەیە بەس بە هەر حاڵ با پرسیارەشکە لێ بکەم با لەواز لەو شتە بێنین جەنابەت سەردەشت پێ تیرۆریستە کە تو باز دەکەی یعنی من قەزم لەوێ هەولێر بوویتە ئەوەیە یعنی ئەتو سەردەشت پێ تیرۆریستە کە دادگای ئەوە گوتیان سەر بە ئەلقاعیدە بوو یان هێزەکی ئیسلامی بوو دادگاکانی خۆتان تەلەڤیزیۆنەکانی خۆتان ئەوانەی کە سەردەشتیان برد و تیرۆریان کرد ئەوانە سەر بە قاعیدە و کەس نەیگوتێ مێمە تو نا پرسیارەکە لێ دەکەم پرسیار ئاخر ئەتوم دیتیە کاچی من ئێستا ئەمە پێت دەڵێن لەو هەولێرەی لۆ ئەو دەردەی دەدەنا هەموو میلەتێ هەر شەرم لە خۆت بکە کوڕە هەولێریەکی هەموو هەفتەی یەکێک کورە شانازی بەجێ هەولێرە دەگەی هەولێرە ئەتو باشە لۆ بیر ناکەنەوە لۆ لە سلێمانی ئەو هەموو خەڵکە لە هەولێرە دەژیم و خزمەتی شاری خۆم دەکەم جەنابەت بە قسەی گەورە دادنایە لە پشت لاپتۆپ کورە خزمەتی چ دەکەی ئەتو هێزەکە دەوەرە کوردستان وەرە وعدت دەدەم ئەو دەست لە ناو دەست لە کوردستان دژی گەندەڵی دژی ناحەقی بەس ناگەوەی لە دوورەوە کورە بە قوربان 29 ساڵە ئەمە جێمان لەو حکایەتێنین گۆ دەبی ڕۆژ بە ڕۆژ خراپ یەک شەوی سپید بە هەموو کوردستان نادەی باشە
ئێستا ئەم پرسیارەکەی من با نەچینە ناو ئەو شتانە ئەنگلۆ دەردەدە ئەتو سەرۆک لیستی پارتە چی گروپك بوي الرجع عادي سلامك بوي لك جاني خدها سنوات بوي لو فلا ماري كردستان وبارتي سەر بە چێ بوومە سەر بە چێ بوویمە اتو عمو دزانم امر باش ئێسم پرسیارەکە با نەکەوی ناو ئەو شتە مشکلە نییە کو تێدەگەی یعنی لۆ ئەو هەموو گرتن و ڕفاندنە وەرە بڕۆ سەیری راپۆرتی ئەمنستی بکە وەرە بڕۆ سەیری هۆمەن ڕای دۆشکە وەرە سەیری کۆنگرسی ئەمریکی بکە ئەگە 185 زدی پارتی نەبوو هەموو ئەو راپۆرتانە باشە لۆ خەڵک لە هەو هەولێرەی تاکە شوێنە هەولێر و بادنەن لە بۆی نییە خۆپیشاندان بکاتن مەزەرەن ئەوە لەو دەڤەری جەلالیەکان بە کەیف خوان دەچن خۆپیشاندان دەکەن باشە لۆ لەکنەنگۆ وایە خۆ پرسیار ئێ باشە ئەتو گرنتی دەدەی خەڵک جارێک مزاهرەی بکات و سەرۆک کاکەیەک پرسیار گرنتی دەدەن ئەنگۆکو لیستی پارتی جارێک خەڵک مەگرن بابێتە سەجادەی والله بفي قانون او اي باشا من ديم تقديم قانون دكم باشا كاكر راو كاف هذا اجي قرار الداية من جي قربم برموديكا من الراديو لمن جي قوم يداد انا مقصد كاساس بينك اجي قراري شدا مناقشه بين راوستا برسياره كتير جواب كد بدموا مريض جوابي بين بجوايكا امان درين بفي ياساي خو بيشاندان هرسي خو بيشاندان بكاو مولات يدرا ولا تفرسيوي ياسايا باشا لو بدا ئەنگۆ بە پەنجەی دەستی دەژمێر درێن ئەوانەی لە کوردستان و ئەوانەی لە دەرێنە دەتانەوێ ئەو وڵاتە بشێوێنن ئێوە ئەمە ئەو هێزانەی لەسەر حکومن بە دوژمن کار تەماشایان دەکەن وان نییە خەڵک وڵاتی خۆی خۆش دەوێ ئەمە لە ناو بازاڕی هەولێر پرسیارم لە خەڵک کردیان بۆ بەتەنێ دەچمە ناو بازاڕی هەولێر پرسیارم کردیارێ ئەنگۆ ڕێتانێ دەژێ خۆپیشاندان بکەن دوکاندارێ گوتی من ئەمن لێ ناگەڕم کەس خۆپیشاندان بکەم بازار و کەسابەتی ئەتو نابی سەیری نمونەکە ئەمە نمونەت پێ بڵێم نمونە ئەنی پێویست ناکە بەوە بی هەموو کەس مامۆستا بەدەل بەرواری دەناسی تەقدیمی ئیجازەی کردیە بەر لەوەی خۆپیشاندان بکرێ تا ئێستاکەش بەرنەبووە باشە ئەو کە تەقدیمی مۆڵەتی خۆپیشاندانی کردیە دەستگای ئیداری و حکومی و ئامنی مۆڵەتی نەدایە خۆپیشاندان بکات دەگیرێت نانا لە ڕۆژی یەکەم ژیرە تەقدیمی کردی دەبی 48 ساعت تێپەڕی ڕفێندرا کوڕەکەیان بر لە جیاتی هەتا خۆی تەسلیم کرد دارەکە بڕاستکەمە لە کوردستان کەس نەڕفێندرایە بەپێی یاسا جیرا ئەدی باشە بۆ سێ شەوێ بەبێ ئەمری حاکمی ئومێد بە ڕۆژی بژیرێ سەعادیەت شەوێ هێمن مامەند بژیرێ لۆ شە خۆ تاقی ناکەیەوە ئەم و بەلای لەگەرت دەبم سەعاتەی شەوێ بڕۆ ناقانونیەشی بکە لەو سوی دەکەیت جەنابەت زانە دەستگرنیان ناتگرن کورە کاکە لۆ تۆمەی سیاسی نامگرن بەس ئەگە بچم وەچی بەرپرسەکانی گۆ دزی بکەم ئەرێوەڵە دەمگرن بەس نامگرن بچم ئەمە 100 جار بەبێ ئیجازە مزاهرەم کردیە 100 جار بەبێ ئیجازە لە وڵاتەی کەتینە دوو ئەردۆغانی نەک مەسوولەکانی گۆ بە هێلکە و تەماتەی لە ئەردۆغانی درا کەس نەگیرە چاوەکەی من بە قوربان لەو سویدەی ئەتو چ دەی خەڵک لۆنان و یعنی ئێستا بەقەنە پرسیارێکە بتخوا هێلکەوتەماتە ڕاستە هێلکەوتەماتە خوددا دروست کردی ئینسان بخوایە لە یەکدی بگریتن وەڵا لۆ مەسئول کاکە ئەمە و جینگۆ نە خەڵک تیرۆر دەکەین نەدەکوژین نەر ئەوە بەس هێلکەوتەماتە شێوەیەکە لە خەبات لە هەموو دنیا هەیە حەقوەر کورد نایکە ئێ باش ئەتوەرە ئێرە ئەمە هێلکەوتەماتە لێ دەدەم بە نمونە با ئەم بگرن بزان پۆلیس فی چەندم لێ دەگریتن خۆ قانون هەیە لە ئەوروپای جوانتربی کورە ئەمە لە هەولێرش بووم ئەمە لە هەولێرش بووم 100 ئەوەندە خۆپیشاندانم کردیە لە ئەوروپاشم ئەوە ئەو دەمی حکمی هاوبەشە بوو دو سێ جار 4 شەهید و 12 بریندارماندایە و تێمەگە وا بوون یەک حکمی هاوبەش بوو کورە راپەڕین چمان کرد بابە مزاهرەمان لۆ دژی شەڕ کرد لە بەردەم سەیدەلێ ڕەنج 2 شەهید و 12 بریندار چەکدارەکانی گۆ لێیاندان جەماعەتی شێخ زەیتۆیە تو چ دەڵێ ئێستا یعنی تو پێت وایە دیموکراسیەت و قانون هەیە لە هەولێرێ ئەو هەموو خەڵکەش هەموو ڕۆژێ یعنی هەموو منەزەماتی عالەمی درۆی دەکەن ئەنگۆ ڕاست دەکەن ئەو هەموو راپۆرتە جیهانی لەسەرتان دەرەچیتن هەتا ئێستا بە خۆتان نەگەیشتینەتەوە مناقەشەی دیموکراسیەت و مەبادئەکانی دیموکراسی مافی مرۆڤ بکەنێت بەس تۆزێک هێدی بەهێدی یانی نە بنەرمی وەرە مناقەشەشی نەرم دەکەین
لە نەتیجەدا لەوانەیە باش ئەمن ئەو پرسیارە کردێ دەکەم پرسیار یعنی ئەمنستی و هۆمە ڕایدوۆچ و کۆنگریسی ئەمریکی و راپۆرتی یەکێتی ئەوروپا و هەموو ئەوانە دروی دەکەن لەسەر پارتی کە ئەو هەموو ئرهاب و پێشێلکاری مافی مرۆڤ دەکا ئەنگۆ ڕاست دەکەن بەرێمە ڕاست دەکەین ڕاستێکان قسە بکەین مناقەشە بکەین یعنی منظەمەی ئەمنستیش غەدر لەنگۆ دەکەوە نییە کەس ناکەم ئەمن دەزانم ڕاست ئەمە ڕاست دەکەین ئەمە ڕاست دەکەین کاکەم بەهر حاڵ باکاتت نەگرم لەبەرەوەی دەزانم ئەتو بڕیارتدایە پارتی بە هەموونەوە تێم دەگەی بە هەموونەوە ئەچی دیفاع دەکەی بە خۆت گوتی لە یەکەم ڕۆژی و غەڵەتانی هەتا ئێستاکەوە نییە ئەمن متەهیم بەس ئەمن هەرەوەندە توێ دەڵێن شتەکەدا سەقەتە ئەمن نەمگوتیە لە یەکەم ڕۆژەوە غەڵەتمان نیە تا ئێستا دەرێم جێدە من بە جوانی دەرێم لە 16 ئابی 1946 تا ئەو ڕووکەم تو قسە دەکەین 4 ئەیلولی 2020 74 ساڵ و چەند ڕۆژێکە ئێمە ئەو مێژووی کۆمان شانازی بە هەمووی دەکەین نارم غەڵەتمان نەکردیە غەڵەتمان کردیە باشمان کردیە خراپمان کردیە بەس خۆمان لە غەڵەتەکی مەسعود بارزانی دەتوانی یەک غەڵەتی مەسعود بارزانی پێ بڵێ ئەگەر کۆیلێنی بنمونە وەکو پرسیار وانە وای غەڵەت یەک غەڵەت یعنی ئینسانە غەڵەتە چی نەکردیە ئەمەیان ئەتوو کۆیلەی ئەمن کۆیلە نیمە ئەمن مەبدەم دیارە باوەڕم پرسیارەکە پرسیار بەس پێم برێ ئەتوو کۆیلەی چ مەبدەئەک و چ ڕێبازەک و چ تەریقەتەک و چ دەروێشەک و چ مریدەک و پربا بەتوو کۆیلە ئەتووی باش ئەم کۆیلەم کێشە نییە بەس ئەم یەک پرسیار لێکەم سەرۆکی حزبەکەت لە هەموو ژیانی هیچ غەڵەتی نەبووە هەندێک هەندێک کەس دەبی پیا و پرسیار یعنی ئەتون پرسیارە لێکم پرسیارەکە زۆر نۆرمالە هیچ غەڵەتی نەبووە تەنها مەلایکەت هیچ غەڵەتێک ناکەم و ئینسانە غەڵەت دەکە بەڵام سەرۆکەکەی من پڕچی چاوی دوژمنانی هەر چار پارتی کوردستان باش منتەهین لەو شعرانە منتەهین وەکو جەنابیشتە ڕابەرە ڕەمزە سیمپڵە قەی ناکە ناوە لۆ خۆت دەبێ و قسانە بکەی ئەوانی وەکی دوو دەبی بە ئەدەبەوە بەرامبەر شکۆی ئەو پیاوە بوەستن لۆ چییە ئیلاها چییە چاوی من بەقڵ بەشکۆ بە ئەدەبەوە بەرامبەری بوەستن ئەتوو سنوور بەبەزێنە گوتم مناقەشەی هێدی دەکەیت باشە پرسیارم لێ کردی کاکە لەکنەمە هیچ شتێک پیرۆز نییە تێم دەگەی لەکنەمن هیچ شتێک پیرۆز نییە کەس هیچین بوونەوەرەك کورە داشوران چ ئەو کۆیلە بوونە تو تەقدیسی ئینسانە چی بکەی هەموونەوە ئەچی بەڵێ ئەرێ وەڵڵی زگم بە منداڵەکانیش دەستێتەوە لە سبەی بەڕاستیمە ئەمن زگم بەو ئاردەش دەستێک ئەتووی لەسەری کەت و داشۆراوی ئەمن ئەکۆیلە بم باوەڕەکەم هەیە باوەڕم هەیە یعنی پێدا لە ناو پارتی باوەڕ مایە لە ناو پارتی حزب مایە نەک پارتی بڕوا بکە لای من یەکێتی و گۆڕانیش نەفکر مایە نە حزب مایە ڕێخستن مایە ڕێز و حرمەتم لە بۆم حزبەکێ بەس حزبەکەی من باوەڕی تێدایە پرەنسیپی تێدایە ئەخلاقی تێدایە یعنی بڕوات بەوەی هەیە گۆ هێزەکی دیموکراتی خۆش و دەروون پیس و سەقەت و ساقیت و موسقوت و ئەو نوع کەسانە ناتوانن باشە کاکە باگاتت نەگرم خۆزگەم بە دەی کاتشم هیوادارم ڕۆژێک خدای گەورە هیدایەت دەبگەڕێەوە سەرڕاستیەکان و ئەو باز لەو شتە خۆڕانە بین کە ڕۆژان دەیکەن دات سەردان ئەوروپا بە تەماوی بکەی لەو ماوەی وەنیە بە تەماوی بێ بەزیکە من ئەو ڕۆژێ جەنابەت بە دوامانەوە بووی خەڵکت هەان دەدا ئەمن لە بەریتانیا بوو لە مەتاڕژێک لە کۆیلەکانتان گیرا هەرە چی لێ هاتەوە ئەو کۆیلەی بە دوومان کەس جوونیدا لە مەتار کۆیلێکتان ناردبوو کۆیلەکەتان گیرا بڕوا بکە کەسمانە ناردبوو بەس پێم سیر بوو بڵاو دەکردەوە ڕاستە خۆوا لەو شوێنەنا نانە بەس بڕوا بکە من دەزانین مەوعیدی بەلجیکاتان ئێڵغا کردەوە مەجموعە کۆیلەت ناردبوو ئەوانە لە بەریتانیاش دە بە خودای کۆیلەکان بە بەردەمیان ڕەدبوون ئەوەندە تاریک بین بوون ئەوەندە کورد بین بوون ئەمن 3 مەتر لیان ئەمنیان نەدی ماوەیدیشم دانێ گوتم وەرنە نوێنەرایەتی حکوومەت مناقەشەی دیموکراسی بکەین نەوێران باشە وەرە وەرە سوید وعد بێ من هیچ ناکەم دێم سیمینارتانەگە دەکەین وەرن ئەگە دەوێرن بەبیرتە ڕۆژێککە ئەمن دکتۆر یوسف و مەجموعەک ئەندام پەرلەمانیت کرد لە سوید بووین ئەمنە ئەوجاری جەنابتم دیت هۆڵەکە بوو ئەوەی سمینارەکەمان هەبوو ئەو کاتی دکتۆر یوسف ئێدەوە لای ڕاز ناکەی با پێت برم لەبەر ئەوەیە من هەنا هاتمە ناو سمینارەکەی بەقسەکەی
تەوام بکەم ئەتو ئەو کاتی یەک لە نزیکەکانی گۆڕانیش بووە ئەو زەمانە ناوەڵی قانون ڕێی نەدات جێدە من بەس وەرە زۆرم زیک بە تووشتا قانون ڕێگای نەدات و بێنە هەوڵەکەی لە ڕێیان نەدا نانا ئەم با پێ درێن ئەو سویدە دیموکراسی تو باسی وەڵام لە مەمەڕەکەی قارەم دەچێشە جەنابێت لێ نەگەڕان بێژۆری وتیان قانون ڕێگا نەدات بچی ئەو سیناریا مش کورد بوون با پێ درم ئومێت خۆشناو با پێ درم بە گۆڕی بابم کە باوکم شەهیدە ئەمن بی 20 کیلۆمەتر لە قاعەکەی دوور بوو دەڕازرا 20 کیلۆمەتر لەو قاعەی دوور بوومە لە ناو قتاری بوومە گوتیان پارتی بڕیاریدا لەگەر چێتی ڕێت نەدەن بۆیە لە ناو قتاری گەڕایمەوە ئەو قسە ئەو تۆمەتانەش مەکە و ئەو بڕیارە وام دەمەوێت یەک زانیاریت پێ بڵێم ئەمە ئەوەندە بەقوەتین لە ستۆکۆڵم بڕیار بدێنجەنا بدنێ دڵنیام لەوە دڵنیام نەگلەوەی دڵنیام لەوە ئەوە لەبەر ئەوەی ئەو کاتی ئەتوو لە پێیچەکەی خۆتوانە قسەت بە دکتۆری سوی دەگۆ ئەو کاتی نەدەگۆ ئەوە ومێدەیان ئەو پارتی لێ نەگەڕان بێمە ئەمەن دوای ئەو پێیان گوتم پارتی وێچێتی پێکەوە متفق بوون کە نابی ئەم بێمە ژۆرێ لۆزگت بە من دەستزگت بە خۆتان بترسێ ئەوەندە دەترسێن لە نەفەرەکی باشە براکەم ئەوە دەزانی ئەو داهێنانە بە من یەک جملەت پێ برێم لەو سویدە ئەوە داهێنانە پارتی وێچێتی نەک ئەو جارە دوو جاریت کەش ڕێ لە من ژیرایە شکایەتم نێکرایە کە ئەمن دێم تێکەدەم حتا لە بۆ سیمیناری ئەنفال بووە نەوێرانە دەترسێن کاکان گۆ دەترسێن لە یەک کەسی بڕوا بکەن ئینشاڵە لە بەرنامەمدا دەبیم ئەگەر هاتمە سوید بە خۆم پەیوەندی ئێستا ڕقەمەکەت خەزم دەکەم ئەگەر هاتمە سوید پەیوەندی پێوە دەکەم وعد بی ئەم جیهانت ناکەم باشە وعد بی دێمە سیمینارەکەی باشە دەوەرەوە چی ئەوانی کە کەممان ئیهانە نەکردیە خۆ قابلت چییە ئیهانەت چی خۆمە چینگۆ خەڵک داگرین و ناکوژین کاکە بە قوربان ئەمە ئەو پەڕی دوو قسەتان پێ دەڵێن ئاوا ئەو قسانە ڕوو بە ڕوو پێتان دەڵێن هەندێک دەقەیە مناقەشە دەکەین حازرم بێم لە ناو ستۆکۆڵم بەیەکەوە سمینار دەکەین باش وعد بی ئەمنیش ئەما هیچ سوکاتیت پێ ناکەین دەین لەوێن دەرقاش لەگە دەکەین کورە براوەم لە ئاغای تو کردە تو چی ئاخر ئەگە بێتە سەر جدی لێرە قانون هەیە قانون ئەوە سوکاتی نییە غەڵەت تێگەیشتی دیسان دەرم بە سنوورکە کە دووەرە بە مناقەشە بکەین گریمان ئەم نتووە لە قاوەخانە چین لە سویدین دابین وەکو دوو ئینسان مناقەشتی هەدی بکەینەوە ئاوەراوەرەی ناوێتن کورە هەراوەریان نەبەزات زۆر خۆشی دەرەی کۆمیدیایە دەرەی لەو هەولێرەی کەس نەڕفێنرایە بەس لە دهۆچێ باشە بەس لە دهۆچێ 400 کەس تیرۆر کرایە کەسیش نەگیرایە ئەتو چ دەرەی لە نۆتیەکەوە لە چیهان محەتەی تاریخ ئەو چەند سەدە پێشساوی ئەرمەنەکان باز دەکەین نانە با پێ دڵێم وەرە بە بەڵگە و ناوت دەدەینێ هەر هەمووی 400 کەس تیرۆر کرایە کەسیش نەگیرایە بەڵگەکانی تو چیانی باشە بەس پرسیار دەکەم چێ شێدرۆڤاکرەی تیرۆر کرد چێ ڕێناسی تیرۆر کرد نازانم چێ سەردەشی تیرۆر کرد چێ سۆرانی تیرۆر کرد لە هەموو دنیا تیرۆر هەیە ئەزێ ئەنیان گۆشت دەبی بکەن لە کوردستان پارتیەکەی من و حکومەتەکەی من کەسی تیرۆر نەکردیە باشە بابا باشە براکەم دەی زۆر سپاس وەڵی خۆزگەم بەو عەقڵەی تو لەو دوو زەمانەی وا بژی خۆش دەی دنیایەک ڕێز کاکە لەگەر هەموو ئەوەیەک بەس وەڵی ڕحم بە منداڵت کە بە جددیمە ڕحم بەو منداڵانت کە سبەی لەو هەولێرەی ڕحمیان پێ بکە قسە لەگە دەکەم ئاخی قسەی منەوە ئەگەر هاتووە هەولێر پێکەوە مناقەشەک دەکەین ئەگە هاتمە ستۆکۆڵم پێکەوە مناقەشەک دەکەین بەس خوا تا یەکتر دەبینین هەندێک دکتۆر بگەڕە دکتۆری نەفسی هەیە کە تو تەواونی باش هەموو ئۆپۆزیسیۆنی کورد تەواونیان سەر بە لاهوریان کۆن تابووری پێنج بووە و زەرقاوی بووە و هەمووی وایە لانگۆ کوڕی بخرا یعنی ئۆپۆزیسیۆنێکی معقول نییە هیچ هەمووی ئەوەیە پێدرەوە پێشنیارە لە بۆ برای خۆم دەکەم ئینسانێک وەکو دوو کوردی هاوزمان باش دکتۆرەکی باشی نەفسی نانازی بچمەکنی دکتۆری نەفسی زۆر باشەیە لەو ئەوروپای بڕۆ دکتۆرێکی دخوا ناوەگەم پێ بڵێ بەشکم قسەک بێمەوە سەرخۆ لە بەرامبەرەوە دێمە هەولێرە باشە مشکلەک نیە دێمە هەولێرە چمەکەین دکتۆری نەفسی
نانا پێیزما ئەم پارەی حرام ناوێ براکەم ئەم پارەی حرام ناوێ پارەی میلەتی دەزانم قسەکانم هەموو ڕادۆکەوە جورئەت ئازاغا 25 دقیقە و 3 ثانیە